جارێکی تر مەسەلەی گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک بووەوە باسوخواسی میدیاکان بەڵام جگە لە ئەنجامدانی ڕێکەوتن لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق بۆ دروستکردنی هەماهەنگی و ژووری هاوبەش هیچ ڕێکەوتنێک بۆ گەڕانەوەی پێشمەرگە تا ئێستا نەکراوە. تورکمانەکانی کەرکووک تونترین پێکاتەن بەرامبەر بە گەڕانەوەی پێشمەرگە. الپێشمەرگە عملها في إقليم كردستان. كركوك خارج إقليم كردستان. کاری پێشمەرگە لە هەرێمی کوردستانە، کەرکووک لە دەرەوەی هەرێمی کوردستانە. لەسەرمانە لەم جورە مۆناقەشە دوور بکەوینەوە. ئێمە لە کەرکووک لە ساڵی 2006 پێشنیاری هەرێمی کەرکووکمان کرد. چارەسەری کەرکووک لە ڕێگەی دروستکردنی هەرێمی کەرکووکەوە دەبێت. هەرێمی کەرکووک ئیدارە و هێزە ئەمنیەکانی هاوبەشن، واتە هەموو شتێک هاوبەش دەبێت لە کەرکووک. پێکاتەی عەرەبیش دژی کاری هاوبەش نییە لە نێوان پێشمەرگە و سوپا، بەڵام ڕەتی دەکاتەوە ڕازی بن پێشمەرگە بۆ ناوچە عەرەبیەکان بگەڕێتەوە. لەو ڕۆژەوە پێشمەرگە بە ڕوخاندنی گوندەکانیان تۆمەتبار دەکەن کە پێشمەرگە ئەمە ڕەت دەکاتەوە. موضوع البيشمركة التنسيق طبعا هو اكيد بێگومان حکوومەتی عێراق دەزانێت ئاسایش و بەرژەوەندی ئاسایش لەکوێیە، بە هەماهەنگی لەگەڵ پێشمەرگە و هاوپەیمانە نێونەتەویەکانە و بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی تر. مەسەڵەی گەڕانەوەی پێشمەرگە لە ئێستادا بەبێ چارەسەرکردنی کێشەکانی ڕابردوو پێم وایە کێشە دروست دەکات لە نێو کۆمەلگادا. ڕازی نەبوونی تورکمان و عەرەب بە گەڕانەوەی پێشمەرگە لە کاتێکدایە بەپێی ئەنجامی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕێژەی دەنگەکانی کورد لەو شارە لە هەردوو پێکاتەکە زیاتر بوو. یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 لە باڵادەستترین هێزەوە بووە بە هێزێکی گوێلێنەگیراو دەیەوێت لە ڕێگەی وەرگرتنی پۆستی پارێزگارەوە هێزی خۆی بۆ کەرکووک بگێڕێتەوە. ڕاستیە ئێمە زۆر دەمێکە لەسەر پۆستی محافز قسەمان کردووە و بەگوێ عەرەبەکانشمانەداوە گوتومانە ئەم جارە پۆستی پارێزگاری کەرکووک ئەبێ بۆ لستی زۆری نەبێ، لستی گەورە، لستی یەکەم، چونکە ئێستا بۆ ڕئیسی وزەرا لە عێراقا شیعایبا لەبەرەوەی لستی گەورن، کەواتە بۆ ئەوان حەڵال بێ بۆ ئێمە حرام بێ. بۆ یەکە ئێمە لستی ئەم جارە پێداگریەکەین لەسەر وەرگرتنەوەی پارێزگاری کەرکووک بدرێت بە کورد. گەر لە ناوچەکانی تر هەڵبژاردن بۆ باڵەدەستبوون بگرێتە سەنگی مەحەک، ئەوە لە کەرکووک دۆخەکە جیاوازە. پێکاتەکان داوای بەڕێوەبردننی شارەکە بە ڕێکەوتن و هاوسەنگی دەکەن، نەک کارکردن بە ئەنجامی هەڵبژاردن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، کەرکووک.